گردوونەوە و خۆپیشاندانی ناڕەزایی مامۆستا و موچەخۆران 2 هەفتەی تێپەڕاند. هێشتا حکوومەت وەڵامی بڕاپێکەری بۆیان نەبووە. هەتا بێت دەنگە ناڕازیەکانی شەقام تونتر و بەرزترە بن. ئەوانەی دێنە سەر شەقام دەڵێن بێدەربەستی حکوومەت لە ئاستی هاواری خەڵکدا ڕەوشەکەی ئاڵۆستر کردووە و شەقامیش تووڕەتر. من ئەم بایکۆتەیە بەردەوامەوە تا حکوومەتێتە خەت و مافی ئەم خەڵکەدا ئەم خەڵکە لە بێهۆ ناتە سەر ئەم خەڵکە برسێتی ئەم خەڵکە ژیانی زۆر تاڵ بووە مەعیشەتی تاڵ بووە خەڵکەکەیش گەیتە ئەو قەنعاتەکە ئەوە ئەم قەیرانە دروست کراوە چارەسەری ئەمە لە لای حکوومەتی هەرێمی کوردستانەوە ئەگەر حکوومەتی هەرێمی کوردستان نێتە سەر خەت و چارەسەری مۆزعانەکە وەزعەکە بەرەو خراوەتری مامۆستایان توێژی گەورەی ناڕازیەکان پێک دێنن. ئەوان بڕیاریان داوە لە بری هۆڵەکانی خوێندن ڕۆژانە شەقامەکان بکەن بە بەڵندگۆی گەیاندنی داخوازیەکانیان. درک بەوەش دەکەن کە ئەم ڕەوشە خزمەت بە پرۆسەی پەروەردە ناکات. بەڵام لەوەیاندا حکوومەت بە بەرپرسیار ئەزانن نەک خۆیان. داوای مافێکی ڕەوای خۆمانەکەین و نامانێت ئەم ژیانە سەر شۆڕێمان پێ قبول ناکرێ و مامۆستا بە گیرفانی خاڵێ و ناتوانێت ئەرکەکانی خۆی جێبەجێ بکە و ئەمەش پەیامێکە ئەگەر ئێمە مامۆسایان ناتوانین داوای مافەکانی خۆمان بکەین چۆن بتوانین خوێندکارێک پەروەردە بکەین لە بانە ڕۆژە داوای ماف و حقوقی خۆی بکە. مەسئولێتی ئەم وەزعە ئەم قەیرانە ئەم بێمەعاشیە بەڕاستی حکوومەتی هەرێمی کوردستان مەسئولە بەرامبەر بەرپرسە بەرامبەر ئەم قەیرانە و ئێمە داوامان لە حکوومەتی هەرێمی کوردستانە سەیری بکە بژێوی خەڵک بکە سەیری بژێوی بە تایبەتی مامۆستایان و فەرمانبەران کە بژێویانی بڕیە. من وەکو پۆلی 12 هەموو ژیانم لەسەر ئەم خۆناغەتانەوە کە داوام نەبێ هەموو چارەنووسم دەفەوتیە و داوا لە حکوومەتی هەرێمی کوردستان دەکەم کە قوتابخانە بکرێتەوە و ئەم کێشە حەلکەیە بۆ مامۆستا. هەرچی دەنگی ناڕازی ئەم هەرێمەیە داوا دەکات حکوومەت سیستمی پاشەکەوتی موچە هەڵوەشێنێتەوە و 30 ڕۆژجارێکیش موچە بە موچەخۆرانی بدات. حکوومەتیش تا ئێستا ملی بۆ ئەو داوایە نەداوە لە نێوان ئەم بێدەربەستی حکوومەت و ناڕازیبوونەی موچەخۆراندا چاوەڕێی ئاسۆیەک ئەکرێت کە چارەسەری لێوە ببینرێت. سامان کەریم، کورد چات نیوز، کفری.